چەناڵێکی خۆشەویستەیە بە ناوی تاسان ڤیدیۆی سەرنجاکێشی زانیاری بڵاو دەکاتەوە یەکێکە لەو چەناڵانێکەوە بە وێنە و بە ڤیدیۆ وەروەها بە قسەکردن بە خوێندنەوەی بابەت و راپۆرت زانیاری سەرنجاکێش بڵاو دەکاتەوە چەناڵەکە ناوی تاسانە لە دیسکریپشن دایدەنێم بڕۆ پاڵپشتی لێ بکەن لە کۆمنت بنووسن لەلایەن ژیرەوە هاتوون هەفتەی داهاتوو کاکە تاسان $10 دەبەخشێتەوە کەسانەی لایک دەکەن سبسکرایب دەکەن و کۆمنت لەسەر ئەو ڤیدیۆ دەنووسن لەژێر دوگمەی لایک لە کۆمنت ئەو ڤیدیۆ دادنێم بڕۆن سەردانی بکەن. سلااو ڕێز خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵلقەی ژمارە 136 بەرنامەی 01 ژیری خزمەتتان دەکەم بە چەندین بابەتی سەرنجڕاکێش سەرەتاش ئەو یاریانەی کە لەو هەفتەیە بڵاو دەکرێنەوە یاخود بڵاوکرێنەوە ئەپڵەی تێل Requiem بڵاوکرایەوە بەگشتی پێشوازێکی باشی لێکرا بەڵام گەیمەرەکی زۆر کێشیان لەگەڵ یاریەکەی هەیە لەبەرەوەی یاریەکە CFPS-ە لەسەر کۆنسۆڵی نوێ لەسەر PlayStation 5 و Xbox Series و یاریەکە لەسەر کۆنسۆل ڕابردوو بەردەست نییە تەنیا لەسەر کۆنسۆلی نوێ بەردەستە بەڵام CFPS-ە و گەیمەرێک زۆر ناڕازیە وەتەنان لە Metacritic نمرەی بەرزی پێدرێە 83% هەیە بەڵام گەیمەران 6.5 لە دەیان پێدایە بەو یارەی لەبەرەوەی دەڵێن CFPS بۆ یاریە بەڕاستی خاوە من بەخۆشم تاقیم کردەوە لەگەڵەوەی مەکە یاریێکی نازدارە یاریێکی خۆشە چیرۆکەشی جوانە بەڵام CFPS-ێکی خراپ دەک CFPS-ێکی باش بەزدی چێژ لە یاریەکەی کەم دەکاتەوە چاوەڕێمە بەڕاستی ئەبدێتێکی گەورە لە بۆ یاری بێ بیکاتە 60 FPS گەرچی کوواڵەتیش دابەزی بتە 1008 GOTHAM لەسەر PlayStation 5 و Xbox Series و وەروە PC بڵاوکرایەوە بە هەمان شێوە ئەی کێشەی سی فرێمی هەیە پێشوازەکان لە GOTHAM خراپتر بوو نمرەی 69 لە سەدی پێدرایە و هێشتا گەیمەران نازانین نمرەیان پێدای مهم ئەوش CFPS و گەورەترین کێشەکە لەو یاری جیرایە دەڵێن بەهۆی دووبارەیی گەیمپڵەی یاریەکەیە وەروەها خاوی گەیمپڵەی یاریەکەش وەروەها نەبوونی دوگمەی بازدان دووبارەکردنەوەی زۆر حرکات بەمەبەستی ئەوەی کارەکەەکە لێڤڵی بەرزبی تا بگاتە لێڤڵی دوژمنەکان لەبەر دوژمنەکان لێڤڵیان هەیە ناتوانین لەگەڵ هەموو دوژمنێک شەڕ بەکەی دەبی لە خۆ زۆر بەقوتر بکەیت جا بەقوترکردنی خۆت دەڵێن مدعی نییە GOTHAM دەستپێکەکی خراپی هەیە زۆر کەس بەدڵی چی بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵکی دوو دڵن لێ من یاریەکەم هەیە چاوەڕا من لە چەند ڕۆژی داهاتوو باسی دەکەم یاری New Tales from Borderlands داو هەفتەی بڵاوکرایەوە کە پێم سەیرە کەس باسی ناکە ڕکلامێکی گەوری لە بۆ ناکرێ شەریکە بەخۆی مارکتینگی لە بۆ ناکە و هەفتاویەک لە سەدیژی هەیە لە PC ئەو کەسانی حەزیان لێ یاریێکی مامناوەندی باش دیارە ئەوە یاریەکانی هەفتەی ڕابردوو بوو کە بەردەست بوون ئێستاش باباسی یاریانەکەن کە لەو هەفتەیە بڵاو دەکردنەوە لە 28 ئەو مانگا کە دەکە 7 ڕۆژی دیکە یاری Call of Duty Modern Warfare 2 بڵاو دەکردەوە لەسەر PlayStationەکان و Xboxەکان و PC من یاریەکەم لەلایە ئێستا خەریکی کردنی چیرۆکی یاریەکەی زۆر سەرنجاکێش دیارم و ئینشاڵڵا لە ڤیدیۆ ریڤیو زانیاری زیاترتان پێ دەڵێم یاری Sackboy A Big Adventure لە 27 ئەو مانگای لەسەر PC بڵاو دەکرێتەوە یاری Warhammer 40,000 Inquisitor ئەپدەیتی Next Gen واتە لە کوالتی PlayStation 5 و Xbox Series لە بۆ بڵاو دەکرێتەوە لە 27 ئەو مانگای یاری Bayonetta 3 لەسەر Nintendo Switch لەو هەفتەی بەردەست دەبی لە 28 مانگ بەردەست دەبی و هەر لەو هەفتەیەش مۆزوعێکی گەورە لەناو سۆشیال میدیا ڕوویدا ئەو کەسێک کە دەنجی Bayonetta دەجێڕا پێشتر ڕایگەیان هۆکاری چێکە نەگەڕێتەوە لە بۆ ئەوەی دووبارە دەنجی Bayonetta بجێڕی هۆکارەکە بۆی دەگەڕێتەوە وتی ئەو ئافرەتە وتی ناوی هەڵینەیە هەڵنە تایلەر دەڵێ لەبەرەوەی $4,000 پێشکەش کردم بۆ تەواوی یاریەکە کە پارەیەکی $1,000 کەمە $4,000 لە بۆ یاریەک کە ملیۆنان دلار کۆ دەکاتەوە $4,000 لە بۆ $1,000 نابەکو تاو یاریەکەی بەڵام لە ینی ڤیدیۆیەکی بڵاو کردەوە بە ملیۆنان کەس پژێری لێکرد بەڵام لە پاش چەند ڕۆژێکی جیسن شرایر لە بلومبرگ مەقالەیەکی بڵاو کردەوە وتی قسەمان لەگەڵ ئەو ستودیۆی کردێکەوە ئەو تەعاملیان لەگەڵ ئەو ئافرەتی کردیان ستودیۆکە دەڵێ بە بەڵگەوە پێی نیشانداینە کەوا $4,000 لە بۆ یەک سێشن بووە واتە لە بۆ یەک کات بووە کە بچی دۆبلاژەکەی خۆی بکە زیاتر لە 5,000 پێویست بۆ بچی دۆبلاژی خۆی بکە کە دەکات نزیکەی 20 بۆ $25,000 کە دەکات 2.5 دەفتەر لە بۆ تەواوی کارەکەی کە لەوانەیە ساڵێکی بخێنی کاتە لە ساڵێکی 2 دەفتەر کۆکیەوە باشترە لە چاو ئەوەی کەوا $4,000 ئافرەتە باس کرد دوو شەڕی گەورە هەیە لە سۆشیال میدیا هەندێک خەڵک لایەنی ئافرەتەکەی دەگری هەندێک لایەنی کۆمپانیاکەی دەگرن بزانین چی بەسەر دێتەوە یاریەکانی PlayStation Plus ئسنشەڵ و پریمیەم و ئەکسترا ئێستا حالیان بەردەستن لە بە مانجیدا یاری باشی تێدایە یاری سەرنجاکێشی تێدایە و یاریەکانی ئەساسنی زۆر تێدایە بەڕاستی بەڵام چەند یاریشی جوانیشی تێدایە خۆتان بۆ یەکەم جارەکە بتانێت بە خۆتان تاقیکەنەوە ئەکەس بۆکە چەندین یاری نوێ لە بۆ گەیم پاسی ئاشکرا کرد کە
لەوانەیە بەشێکتان بەدڵتانی بەشێکتان بەدڵتانەوەی بەڵام مهم لەبەرەوەی لە مانجی ڕابردوویان خود مانجیدا تۆنە یاری باش هاتووە ئەکیدین لەو مانگە یاری گەورەش نیە ئاساییە وهەروە هەر لە 28 مانگی Resident Evil Village بڵاو دەکرێتەوە تۆنێک زانیاریمان لەساو یاریە بەدەست کەست بە تایبەتی دوێنێ شەو کە کۆنفرانسی Resident Evil شەوکیسی بوو شتی سەرنجاشیان باس کرد ئاسە زیاتر لە ناو بەرنامەم بۆتان شی دەکەم ئەوکەی خۆشەویستان بێتە سەر هەواڵەکان یەکەم هەواڵیش بێگومان دەست بکەم بە کۆنفرانسەکەی Resident Evil دەبی کە سێ بابەتیان باس کرد یەکەمیان Village DLC-یەکەیە لە 28 مانگ بەردەست دەبی زانیاری زیاتریان باس کرد و بە فەرمی دووبارە کاپکۆم ئاشکرا کرد کەەوە ئەوە دوای چیرۆکی ماڵی ئیثنی دەبی خانەوادەی ئیثنی دەبی لە پاشەوە ئیثن خود چیرۆکی ئیثن لەوانەیە نەبینینەوە کارکتەری ڕۆس بە شێوەیەکی خەیاڵی لەناو مێشتی خۆی دەستەوە ناو ئەو شوێنە ینی بە فەرمی بە فیزیکی ناستەوە شوێن بە شوێنەکە بزانام لە ناوچووە مهم نازان بزەبت بەڵام کاکەم دەڵێ بەشەی کۆنچەس واتە بە شێوەی مێش ڕۆز دەستەوە ناو ئەو ڕابردووی باوچی کە چەند پرسیارێکی بەجێ هەڵدراو هەیە کە پێویستە وەڵامەکانیان وەربگرین و پێناسی ئیثنیش مردبی بە پێی ئەو ترەیلەرانەبی لەبەرەوەی دەنجی ئیثنی دەبیستین و دەیەوێت یارمەتی ڕۆزی بدات جا بە شێوەی ڕۆحە بەڕاستی لە شوێنە هەرمایە یاخود کۆتایی یاریەکە لە کۆتایی یاریەکەی کاتێک لە قبرستانەکە دەردەچین دەبین ئیثن لەلایەکەوە دیار دەکەوی سە هەموو ئەوانە وەڵامەکەمان دەست دەکەوی لە 28 مانگە و جگە لە DLC-یەکەش چەند زانیارێکی نوێیان لەسەر Resident Evil ڤرسی ئاشکرا کرد یاخود RA ڤرس کە یاریەکی ئۆنلاینی مەڵتیپلێری ناوجیهانی Resident Evil بە کارکتەر جیاوازەکانی ناو Resident Evil دەتوانین بەڕووی یەکتر شەڕ بکەیت تەنانەت بە شێوەی کڕۆس پلۆتفۆرمیشە دەتوانین ئەو کەزانە سەر پیسینە لەگە کۆنسۆڵەکان لەگە پلیستیشن لەگە یەکەس بۆ کەس بێکەوە بە شەڕ بێن و یاریەکە بکەن ئەو مۆدا لە Resident Evil 2ەوە باسکرێت تاوەکو ئێستا بڵاو نەکرێتەوە کە یەکدا کۆنە چەندین ساڵە ئەویش بەردەست دەبێت بێنە سەر RE4 Resident Evil 4 بە فەرمی دەزانین کەوا لەسەر PlayStation 4 و PlayStation 5 بڵاو دەکرێتەوە و پێمان سیر بوو یەک بە خۆمتن پێم سیر بووکەوە PlayStation خۆشیان شەوکەیسەکەیان گواست بووە چکە شەوکەیسی PlayStationی نییە بەڕاستی کۆنفرانسی PlayStationی نییە کۆنفرانسی کاپکۆم Resident Evilە لۆسە PlayStation گواستی بیەوە ئێستا دەزانین لەبەرچ گواستیوە لەبەرەوەی هەم لەسەر PlayStation VR دوش RE Village بەردەست دەبی وانەوە RE4 Resident Evil 4 لەسەر PlayStation 4 و PlayStation 5 بەردەست دەبی کە پێشتر تەنیا دەمازانین لەسەر PlayStation 5 دوای وتیان نەخێت لەسەر PlayStation 4 ئێستا بە فەرمی دەزانین لەسەر PlayStation 4 PlayStation 5 لە ساڵی داهاتوو بەردەست دەبێت RE4 چەند زانیارێکی نوێمان دەبە بە دیار کە بە تایبەتی گەیمپڵەیەکمان بینی کەوا لیۆن بۆ یەکەم دەستە ناو گوندەکە چەند حرەکەیەکی لیۆن دەبینین بۆ نمونە ئێستا پێریکردنمان هەیە واتە بەرپەچیدانەوەیەکمان هەیە بە چەقۆیەکەی خۆی داگرتنی دوگمەی چاگۆشەی یاخود هەر دوگمەیەکی دیکە لە بۆ پێلەقەکە یاخود شاپە گەورەکەی بە پێیەکانی ئەو شتەمان هەرمایە و خۆڕزگاکردنمان مایە بە هاوشتی چاقۆیەک یاخود بە لێدانی لە چاقۆیەک و بازدانمان هەر هەیە و بازدانە ناو پەنجەرەکانمان هەیە بازدانە بۆ لەسەر شوێنێکی پاس بۆ شوێنێکی نزممان هەیە نیشانەگرتن و تەقەکردن هاوشەوی یاریەکان Resident Evil 2 سێ ریمێکی دەبی Resident Evil 4 ریمێک لە ڕووی کواڵەتی ڕنگ و شتەوە دەستکاریێکی گەوری پێوە دیارە لەگەڵ Resident Evil چاری ڕەسەن بەڵام مهم جوانتر دیارە وەروە ترێگەرێکیان بڵاو کردەوە تێیدا ستۆری یاریەکە زیاتر باز دەکەکەوە چیرۆکی باسیەوە دەکە لیۆن لەلایەن سەرۆکی ئەمریکاوە نێردرێتە ئەو گوندە لە ئەوروپای لە ئیسپانیا لە هەر شوێنێکە بچی کچەکەی سەرۆکی ئەمریکای ڕزگار بکە و باسی ئەو جۆرە بوونەوەرانە دەکات لەلایەن پیاوەکی خاوەن تەریقەتێک سەرپەرشتی دەکرێەوە کۆنتترۆل کراینە کەوا بەنیازی ئەنجامدانی شتێکن کە سپۆیل ناکەم بێتان مهم Resident Evil 4 بەجددی زۆر جوان دیارە و بە سێ ڤێرژنیش بەردەست دەبێت دیلەکەس چەندین کۆنتنتبل داوڵۆندەبڵی لەگەڵ دەبی لەگەڵ بە شێوەی فیزیکیچ وەروە بە شێوەی کۆلکتەر ئدیشنیشی بەردەست دەبی کەوا پەیکەرەی لیۆن و ماپ و تەرتیبات پشتیشی لەگەڵا سەرنجڕاکێش دیارە چاوەڕێمان لە ساڵی داهاتوو ئینشاءڵڵا بڵاو بکرێتەوە ئەم قسەکردن لەسەر یاری ترسناک کلیستۆ پرۆتۆکۆل مۆدی 6 فرێمی دەبی وەروە دواش ناخرێت لە 2012 بڵاو دەکرێتەوە بەڵێ ڕێنی خۆشەویستم زۆربەی یاریەکان دوا دەخرێن زۆربەی یاریەکان مۆدی 6 فرێمیان نییە بە تایبەتی ئەو یاریانەیەکەوە بە تایبەتی لە بۆ کۆنسوڵی ئێستا بەردەست دەبن مەسەن PlayStation 5 و Xbox Series پەرپێدرانی ستودیۆی بەرەمێنەرانی یاری کلیستۆ پرۆتۆکۆل ڕانگەیاندکەوە یاریەکەیان مۆدی 6 فرێمیان هەیە واتە مۆدی پرفۆرمەنسی هەیە واروەها دواش ناخرێت لە 2012 بڵاو دەکرێتەوە گەیمپڵەیەکی نوێیان بڵاو کردو لێک دوو هەر ڕۆژی ڕابرد گەیمپڵی نوێیان بڵاو کردو لە چەند ڕۆژ ڕابردوو کە زۆر گەیمەر بەلایەوە گرنگ بوو کەوا بزانی ئایا یاریەکە دوا دەخرێ خود نەچووکە
چەند دەنگوەیەک هەبوو کە نازانم ئەسڵەکی ئەو دەنگویانە شێ و مزمیهیم ستودیۆکە ڕێگەیانکەوە یاریەکە دوان ناخرێت. گەورەترین هەواڵی ئەو هەفتەیە جگە لە گاڕۆڤاری سایلەنت هیلە. چوار یاری سایلەنت هیلمان هەیە لەگەڵ فیلمێکی سایلەنت هیل کەوا کۆنامی یان یاری سایلەنت هیل دروست ناکە یان یەک کۆمەڵ پێکەوە دروست دەکە کە زۆر سەیرە. ئۆکێ سایلەنت هیل 2 سایلەنت هیل 2 ریمەیکی یاری سایلەنت هیلی 2 کۆنە کە تقریبا 20 ساڵێک پێش ئێستا بڵاوکرێتەوە. سایلەنت هیل 2 باسی پیاوەکی دەکەن دەست بەدوای خۆشەویستەکەی خۆی یاخود خێزانەکەی خۆی دەگەڕێ لە ناوچەیەک لە شارێک بە ناوی سایلەنت هیل کە ئەو شارە جۆرە تەمێک بەردەوام بە ڕۆژ دای دەپۆشی و کاتێک دەبێتە بەرەبەری ئێوارە زەنگێکی مەترسیدار لێدەدا کە زەنجی کەنیسەکە لێیدا ئیدی ئەو شارە دەبێتە دۆزەخێک و پڕ دەبێت لە بوونەوەری سەیر و سەمەرا و ڕزگاربوون لە ژیان بە شەو لەو شوێنە ئەوەیە کەوا دەبێت ڕابکەی وە جۆرە شتێک بدۆزیەوە تاوەکو بەیانی بمێنیتەوە بەڵام بەیانیش دووبارە دەبی چاوەڕێی هەمان شت بکەی کە ڕوو دەداتەوە تا لەناو خەوێکی کابوسێکی هەڵێنراوە بەردەوام دووبارە دەبتەوە نەجات بوون تێیدا ئەستەمە یان زۆر زەحمەتە یان تای زۆر زەحمەتی میم یاکی پێ زایم میم سایلەنت هیل 2 ئۆکێ من بۆتون یاریەکەم کردیە کاتی خۆی سایلەنت هیل 2 زۆر جوان دیارە دروست کرێتەوە بەڵام تاکە کێشەم لەگەڵ ئەو یاریەی لێستاوە یاریەکە نییە کۆنامیش نییە بەڵکو بلوبەر تیمە بلوبەر تیم ئەگەر لە بیرتان یاری دە میدیەم یان دروست کرد ئێوە ساڵێکە سەرەتا تایبەت بوو لەسەر ئەکسبۆکسی وەڵام ئێستا لە ڕێی پلەیستیشن پلەسیش لەسەر پلەیستیشن 5 بەردەسەرتوان داوڵۆندی بکەن من بە میدیەم کاتی خۆی کرد و ئێستا لەسەر پلەیستیشنیش لە بۆ نیو کاژمێرێک دووبارە یاریەکە یعنی ئاهانی چۆن دڵی سەرپی یەک یارێکی دەکەی بزای هەمان هەست دەدەێ هەمان هەستیدامێ زۆر کەیفم بە یاری دە میدیەم نەهات پێم وابوو لە ڕووی ڤیژوەڵەوە زۆر شتی جوانیان دروست کردیە بەڵام دایالۆگ و چیرۆکەکەی بەو شێوازە سەرنجڕاکێش نەبوو تا کۆتایی بتهێڵتەوە کە من یاریەکەشم تەواو کرد بەڵام ئەو چام و چێژەی پێنەدام هیوادارم بلوبەر تیم زۆر زیاتر پەریان سندبی لە بۆ دروستکردنەوەی یاری دڵ سایلەنت هیل 2 لەبەر سایلەنت هیل 2 زەخمترین یاری سڤایڤەر هۆرۆر لە مێژوورە ینی سایلەنت هیل دەستپێکی ئەو چیرۆکانە تقریبان دادەندرێ یان دەستپێکی ئەو جۆرە چیرۆکان دەندرێکەوە گۆڕانکاری کەشوهەوە ئەو شتانێت ناو دنیای خۆفتر شتەکان مهم سایلەنت هیل 2 چاوەڕوانم لەسەر پلەیستیشن 5 بۆ ماوەی 12 مانگ بە تایبەتی بەردەست دەبی لەگەڵ پیسی دوای دێتە سەر ئەکسبۆکس کەواتە کەشتێکی ناخۆشە بەڕاستی هیوادارم ئەشتانە کەمتر بتەمی هەم گەیمەرێک هەڕۆژێکم هەم یاریەکان ئەنجام یارێکی تەواو نوێی سایلەنت هیلش ئاشکراکرا بە ناوی سایلەنت هیل F کە F دەڵێن بە F ناخیندرێتەوە بەس بە نۆتەی مۆسیقایە شتانەیە مهم بەلامەوە زۆر گرنگێک و دەخنێتەوە شتانە لە بەرەوەی نازانم جارە یاریەکە بەخۆشی چییە مهم یاریەکە کۆنامی دەڵێ باسی ساڵانی 1960ەکان لە ژاپۆن دەکا یاریێکی قەشەنجی زۆر جوانە بەڵام لە هەمان کاتیشدا بە شێوەیەک پیس و پۆخڵ و تۆقێنەرە کە جوانیەکە بەلای پیش و پۆخێنەر و تۆقێنەرەکەی دەچیە کە یاری چەند پێش دیارە بەڵام زۆی لەسەر نازان ئایا کامیری کەس یەکەمە سێمە تەقیکەر نییە لێکۆڵینەوەیە پەزڵە سڤایڤەر هۆڕێک چۆنیە هیچی لەسەر نازانین تەنان ئەو دیمانانی ئاشکرا هاوڕانەوە گەیمپڵی نییە بەڵکو تەنیا سینەماتیکە واتە یاریەکە بەو شێوەی نابی بە هیچ شێوازێک بەڵام ئەوە ڤیژوەڵەکی و نیگایشی یاریەکەی کە لەو شێوەیە نزیک دەبێت کەی بەڵا دەکرێتەوە هێشتا نازانین بێنە سەر یارێکی دیکەی سایلەنت هیل بەناوی Townfall کە ئەوەش زۆر لەسەر نازانی بەڵام دەزانین لەلایەن ئاناپورە ئینتراکتیڤ بەرهەمدێ کە یاری سەرنجاکێشیان هەیە مهم Townfall یاریش ترسناک دەچی بەڵام زۆرە ترسناکێک تینەگەیشتم یاخود زۆر بەلامەوە ڕوون نەبوو بەس یاریێکی دیکەیان ئاشا کرد بە ناوی Ascension کە ئەوەیە زۆر باسییان کرد کە ئەوە تێگەیشتین چییە و لە هەمان کاژە تێناگەم چییە سایلەنت هیل Ascension یارێکی ئۆنلاینە بەڵام ئۆنلاینیش نییە تەمشازانی چۆن ئەو یاریە ئەو یانێت چیرۆکەکەی بە شێوازەکەکەوە ستریمەرەکان یاخود یوتیوبەرەکان لەگەڵ خەڵک لەگەڵ هەوادارەکانی خۆیان لەگەڵ بینەرانی خۆیان بێکە و یاریەکە دەکەن یاریەکە بە شێوەیە لایڤ دەبی لە بۆ هەر هەمووان لێک کاتی دیاری کراو و هەر کاتێک کە ئەو یاریە ئەپدەیت دەکرێتەوە کارکتەرێک دەمری لە بۆ هەمووان دەمری لە هەموو جیهان واتە هەمیان لەسێک سێڤەری ئەری دەکەن و هەر شتێکی کە لە کۆتایی ئەو یاریە ڕووبدا بەگشتی دەستکارێکی گەورەی ناو جیهانی سایلەنت هیل و چیرۆکی سایلەنت هیل لەبۆ فیلم و یاریەکانیش ئەنجام دەدا ئەو قسەی کۆنامیە سەرنج ڕاتشایە خودنا سەرنجی ڕاکێشایە بەڕاستی نازانم چکە هاو چۆن شتە دەکرێت لەوانەیەم زۆر زیەک نەبم
ئەکید زۆر زیرەک نیمە کە چۆن دەکرێت بەس مهم بڵام کۆنامیچمانە بۆ دەکات بێرە سەر فیلم دەرهێنەری بەشی یەکەمی فیلمی سایلنت هیل کە پێم وایە فیلمێکی زۆر باش و خۆشە گەڕایەوە دەڵێ فیلمێکی دیکەی سایلنت هیل لە بەرهەمهێنانە بەناوی ریترن تو سایلنت هیل کە چیرۆکشی ئەو فیلمەش لەسەر بەشی دووەمی سایلنت هیل 2 کاتە توانم بڵێم کۆنامی سایلنت هیل 2 کریتە دەستپێک لە بۆ هەموو شتێک هەم یاری جیاوازی لەسەر دروست دەکرێت هەم فیلمی لەناو دروست دەکرێت ئەکید زنجیرە و مسلسلەش لە مستەقبەڵێ دروست دەکرێت بەڵام فیلمەکە دەڵێ زۆر هەوڵ دەدەین لە بۆ چوونی گەیمەران نزیک گەیمەران لە خۆمان ڕازی بکەین وەشتانە مهم هیوا سەرکەوتنە بۆ دەخوازم برایمە ئینشاڵڵا سەرکەوتەبی فیلمێکی خۆش دەبێت کە بەش یەکەمی سایلنت هیلم بەدڵ بوو وەکو فیلم بەڵام بەشی دەمی زۆر وێران بوو بەش یەکەمی خۆشە و ترسناکە وا ئۆکێ دوور لە سایلنت هیل و ڕێزدنی و یاری ترسناک و شتانە بینە سەر کۆنترۆلەرە نوێیەکەی پلەیستیشن 5 بەناوی DualSense H کە نرخەکەیان ناشرا کرد کە $200 بەڵام بە $200 چ دەداتێ کۆنترۆلەرە کە دەداتێت کە شێوەیەکی تۆزێک پرۆفشناڵتری هەیە بە قسەی سۆنی و کەیسێکی لەگەڵاو کەیسە پێم وابی غەڵت نەبە پێم وابی شاهنیش دەکرێتەوە دەتوانانی لەناو کەیسەکە دگمە ئەوەکەی کۆنترۆلەرەکە شانکیەوە چەندین پاد و دگمەشتی زیادی لەناو کەیسەکەی هێوە دەتوانین بارەزی خۆشت گێڕۆشتەکان بگۆڕێکە تووشی دریفت و بریفتی بووی بەڵام ئایا شایانی $200 بە بڕای من لە بۆ من نەخێر لەبەر دەستی پلەیستیشنی بەخۆی عیبی نییە اوكي عیبی هەیە هەموو دەستکە عیبەشیان هەیە بەڵام هەیە ئەو عیبەی نییە برێم $200 بەیەک دەستێک بدەم نازانم چێ دەیکڕی چ پرۆیەک دەیکڕی گەیمەرە خۆی بێ پڕۆ بێ بەدەستی $200 نەبی گەمەی پێ ناکرێ ئارەنەوە یەکێک نۆم بینتەوە برێ من حەز دەکەم ئەو کۆنترۆلی بەکارین و پارەشی پێ دەدەم نەک بەس حەز دەکەم حەز دەکەم بەکاربینم بە $200 پێ نادەم دە کۆمنت حەقسەکردن لەسەر بەرهەمی بێمەعنا و گران بەهارە ناو دنیا ڤیدیۆ گەیم ڕێزەر هاند هێڵدەکی دروست کردی هاوڕانی خۆشەویستم کە پێم نافەزای ستیم دێکی بکە بە $400 بەڵام لە هەما کاتیشدا ئەو پرۆسەسەرەکەی لەسەری شتی پرۆسەری مۆبایلە ئەوتە یاری کۆنسۆڵ وەشتانەی پێ ناکرێت یاری PC پێ ناکرێت یاری مۆبایلی پێ دەکرێت بەڵام چی هەیە ئینتەرنێتی 5G هەیە کە مایکرۆسۆفت زۆری پێخۆشە و ڕێکلام لە بۆ ئەو هاند هێڵدانە دەکە کە 5G هەیە لەبەرچ لەبەرەوەی X کلاودی لەسەر ئەنجام دەدرێت بەڵام چێ لە هەموو جیهان بە ئینتەرنێتی 5G کە تەنیا 2 سەعاتێش هیچ جیهازێک بەرگەی ناگری یارێکی X کلاودی دەکە لەسەر هاند هێڵدەکی کە نرخی $400 کەس نایکە لۆ کەس نایکە ڕێن خۆشەویستم لەبەرەوەی هەموو مۆبایلمان هەیە ئەو هاند هێڵدە لۆ چییە یاریەکانی X کلاودی بە مۆبایلی دەکرێن بە 5G شتێکی بمەعنە هەموو کەسێک حەزیری شتێکی هاند هێڵدەکی هەبی بەڵام ستیم دێک پێم وایە لە هەمووی باشترە شتێکی زۆر مانایە بێنە سەر God of War Ragnarok هاوڕێنی خۆشەویستم لەو هەفتەیە ئاشکرا کرێتەوە قەبارەی یاریکە لەسەر PlayStation 4 118.5 گیگابایت دەبێت کە یەکجار گەورەیە بەڕاستی ئەنی هەمان قەبارە بەڵام 120 لێ بکوژە ئەو قەبارەی هەیە لەسەر PlayStation 5 کە بزەبت نازانین چەند دێشتە بە فەرمیان شان دەکرێت بەڵام قەبارەیەکی یەکجار گەورەی هەیە لەسەر PlayStation 4 و ئێستا دووچای ئەو کەسانە دەمێ ببینم کە دەڵێن God of War Ragnarok DLC-ە چ DLC-ەکەی 118 گیگابایتی کەمامێن یارێکی زۆر زەبەلەح دەبی چل کاتژمێر بابەتمان هەیە لە ناو یاریەکەی زیاتر لە چل کاتژمێری ئەگەر بێتێت و هەموو شتێک تاواکی کمپلیشنست بی و حسابیۆش کە چەند زارشتم دی یارێکی زەبەلەح دەبی ئاخری هەری دەبی واروەها لە جیاتی ئەنجامدانی کۆنفرانسی پلەیستیشن کەسە زیاتر باس دەکەم لەگەڵ State of Play لە بۆ God of War پێناسی State of Play لە بۆ God of War ئەنجام بدرێت لەبەرەوەی سۆنی با سانتا مۆنیکا ڕایانگەیاندکەوە هەفتانە جۆرە ڤیدیۆیەک هەموو سێشەمان جۆرە ڤیدیۆیەک بڵاو دەکەنەوە بە ناوی Shaping the Story ئەپسۆدی یەکەمی یاخود ئەو جۆرە ڤیدیۆی ڕاگنەڕۆشی یەکەمیان بەناوی Shaping the Storyە باسی ئەوەی دەکە کە چۆن ستۆریەکە دروست بووە چەند کەسێک لە ناو دنیای God of War باسی چەند کەسێک لە ناو سانتا مۆنیکای باسی دروستکردنی کارکتەری کریتۆس و ئەتریاس دەکە باسی دروستکردنی چیرۆکە نوێیەکەی ڕاگنەڕۆشی دەکە باسی زۆر بابەتی سەرنجاچش دەکەوەرەوە هەندێک گەیمپڵەی نوێژ دەبینین یاخود گەیمپڵەکان چۆن نوێن مەسەرەن هەمان دیمەنمان بینیوە بەڵام ئێستا زیاتر لەو دیمەنانە دەبینین و زیاتر بە قسەی پەرەپێدەرەکانی کە باسی یاری دەکەن لە چیرۆکەکەی هەوڵ دەدەن کۆتاییەکمان پێ بدەن کە دەڵێ زۆر کەس لەوانێ بەڵێ نەبی بەڵام ئەمە کۆتاییەکمان هەڵبژاردیە و ئەو یاریە کۆتایی بە نۆرس مەثۆلۆژی دێنی و دەستپێکی یاریێکی دیکە دەبی واتە ئاگادار دەبی سپۆیلەر بی ناوڕیانی خۆشەویستن لەبەرەوەی کۆتاییەکەی بە شێوەیەکە
هیچ کەسێک ناتوانانی بە نەخێر و بڵێ باسی بکە لەبەرەوەی یەکسەر سپۆیلە یعنی لەوانەیە پەیوەندی بەوەی هەبیکەوە ئاکرێتۆس دەمریان دەژیان چی بەسەردەیان چێتە جێ کرێتۆسی یان پێکەوە دەستنە چێندە هەموو ئەو ئەوانە دەتە کۆتایی ئەو یاریە بەڵام تەنیا یەک وشە بۆ نمونە بڵێن مسر تا ئیدی ئەوە سپۆیلێکی گەورەیە لۆ نمونە کە نازانستە مسریان نام هەر لۆ فشێوە دەرێم یان مەسەن برێن سین کاتە لە پاش ڕاگنەرۆک سین مهم زۆر قسەی لەسەکرێم تکا دەکەم بینەری ئەو ڤیدیۆیە بن دەخولەکە هەموو سێشەمان ئەڵقەی نوێ لە چەناڵی پلیستیشن لە یوتیوب لێ بڵاو دەکرێتەوە هاوڕێنەوە قسەی دەکەم زۆر نەخۆشم قورگم ئەو نەرێ هاتیە کە پشم ژیرەیە زانە سەریشمە پەسیشمە بەڵام ئەبی ئەمە ڤیدیۆی هەر بکەن پەسیمە دەرە سەرخۆشم سەو ڤایرۆسەکان دیارە سەرخۆشن لەناو مێشک بێنەوە سەر گەیم پاس و سۆنی چیرۆکێکی زۆر زەبەلەح لەو هەفتەیە دروست بوو مایکرۆسۆفت بە فەرمی بە CMA هەر کاتەکەوتم CMA واتە حکوومەتی بەریتانیا لە بواری ڕێگەپێدان بە کۆمپانیەکانی ڤیدیۆگەیم ئەوە معنای CMA دەدا مایکرۆسۆفت بە CMA ڕاگەیاندیەکەوە ئەنگۆلۆلی ناگەڕێنەمە ئاکتیڤیژنی بکڕین سۆنی بەخۆی عقدی لەگەڵ ئاکتیڤیژنی کردیا کەوا نەهێڵی یاریەکانی Call of Duty تا 3 ساڵی دیکەم بێتە سەر گەیم پاسی واتە تاکە هۆکار کە ئێستا یاریەکانی Call of Duty هەتا چەندین ساڵی دیکە نادەسە گەیم پاسی چێە سۆنیە سۆنی لۆی کردیا بێگومان لەبەر ئەوەی وی کردێت تاوەکو خەرک پلیستیشن 5 بکڕی و پارە بە یاریەکانی Call of Duty لەسەر پلیستیشن 5 تاوەکو قازانج بکەن مایکرۆسۆفت لەلایەکەی دیکە لۆ پێی ناخۆشە لەبەرهۆی پێی ناخۆشەکە یاریەکانی Call of Duty لەسەر گەیم پاسی هەبی گەیمەرەکی زیاتر گەیم پاسی دەکڕی ئەکسبۆکسی دەکڕی و پاریان زیاتر بەدەست دەکەوی و ژمارە گەیمەرانیان زیاد دەکات واتە هەردوو لە سەحەقن بۆ هەردوو لاش لەسەر حەق نین لەبەرەوەی سۆنی لە مەستەعاتی خۆی قسەی دەکە مایکرۆسۆفت لە مەستەعاتی خۆی قسەی دەکات جامن لە بۆتان شیکەمەوە کەس لایەنگری هیچیان نەکە هەردووچیان لە مەستەعاتی خۆیانە بڕیارانە دەدەن لەوانەیە بە ئەنجامدانی بە هاتنی Call of Duty لە بۆ سەر گەیم پاسی ئەما وەکو گەیمەران وەکو بەکارهێنەرانی تەکنۆلۆژیا قازانجی زیاتر بکەین لەبەرەوەی پارەمان لە بۆ دەگەڕێتەوە بەڵام هیچ فەرقێکی وان ناکە لەبەرەوەی پارەت هەم ئەکسبۆکسیدایە و هەر گەیم پاسیش مانگانە پارەی پێ دەدەین لەبەرەوەی گەیم پاس تەماشاکەین ئێستا تا ساڵی ڕابردوو دوسێ یاری زۆر زەخم و زەبەلاح و نوێی هاتە ناوێت ئەویت کە هەموو یاری کۆنە دانرەیە بەڵام وەکو یاری تریپڵی گەورە و نوێ نیتمان شتێکی وای بڵاو نەکردەوە هەم ئەکسبۆکس بەخۆی هەریچی نەبووە ساڵ هەمووی دواخێرە بە ساڵی داهاتوو شەڕەکەی ئێستا سۆنی و مایکرۆسۆفت لەسەر ئێستاە نەک لەسەر ساڵی داهاتووە لەبەرەوەی ساڵی داهاتوو مایکرۆسۆفت بە قسەی خۆی بی دەڵێ گەیم ئۆڤەرە ئەگەر بێت و نەتوانن ئاکتیڤیژن بلیزاردی بکڕن لەبەرچش دەڵێن گەیم ئۆڤەرە لەبەرەوەی دەڵێن سۆنی تۆنێک ئەکسکلوسیڤیتی ئاشکرا کردی و ڕاگەیاندی و وەک زۆربەی یاریەکانی خۆی ئەکسکلوسیڤ کردیە جگە لە یاری خۆی ئەنی یاری دەرێ ئەکسکلوسیڤ کردیە ئەو قسەش معنەی چییە؟ ئەو قسەی معنەی وایە سۆنی لەگەڵ چەندین کۆمپانیا دیکە عقدی کردێکەوە یاریەکان کە بڵاو دەکەنەوە بێتە سەر پلیستیشن 5 بۆ نمونە تازە باسمان کرد یاری Resident Evil 4 تاوەکو ئێستانیا لەسەر پلیستیشن 4 و پلیستیشن 5 وەکو پلیستیشن بڵاو بکرێتەوە لەسەر ئەکسبۆکس بەردەدەی بەڵام نایە لەسەر ئەکسبۆکس 1 تاوەکو ئێستا هۆکارەکەی چێ نازانین فاینەل فانتەسی نوێ تەنیا لەسەر پلیستیشن 5 ئەو مشکلانە لە بۆ ئەوانە مشکلە لە بۆ مایکرۆسۆفتی لێ مایکرۆسۆفت دەبێت دەگەی خۆی باوێ ئێستا حالیان CMA ڕازی بکە شتێک بکە حەقسەکردن لەسەر CMA وەروە پلیستیشن بە پێی چەندین دەنگۆبی وەروە تقریبان یەکی لەو کەسانی کە زۆر قەنەعەتە مەقسەکانی تیا نایمیلیە لە تویتەریە یەکێکە لە ئەناڵستەکانی دنیای ڤیدیۆ گەیم لەو هەفتەی ڕاگەیاندکەوە هۆکاری سەرەکی کەوە پلیستیشن شۆکەیس کۆنفرانسی پلیستیشنمان لە مانجی دێ نەبینی هۆکارەکەی بۆ ئەوە دەگڕێتەوە کەەوە سۆنی ناوێ کۆنفرانسێک بکە بڵێ کاکە ها تۆنێک یاری ئەکسکلوسیڤمان هەیە لەبەرەوەی CMA ئەو شتەی ببینن ئەکید ڕێگە بە مایکرۆسۆفت دەدەن ئاکتیڤیژنی بکردەوە واتە کڕینی ئاکتیڤیژن لایەن مایکرۆسۆفتەوە کاریگەری کردیتە سەر کۆنفرانسی پلیستیشنش لەبەر پلیستیشن منافق بە دیار دەکەی ئەو وەقتی دەڵێ ها ئەمە تۆنێک ئەکسکلوسیڤتیم هەیە و مایکرۆسۆفت توش تۆنێک ئەکسکلوسیڤیتی بەڵام ناوی زیاتری بکەیت لەبەوەی منافق دەدەنەسی سۆنی یاخود زەختی CMA زیاتر بخاتە سەر کڕینگی ئاکتیڤیژنی لە مایکرۆسۆفتی ئەو شتەی کردی ئەگەرە سایلەنت هیل دێتە سەر پلیستیشنی لە بۆ ساڵێکی Resident Evil لەلایەن سۆنی و شەوکەیسەکەی هەل لە بۆ کرا ئەو یاریانە دەکرا لە کۆنفرانسی پلیستیشنی باس کراوە تەنانەت دەنگۆ هەیەکەوە یاریەکەی کۆجیماش لە کۆنفرانسەکەی پلیستیشنی ئاشکرا کراوە واتە بابەت زۆر لە بۆ پلیستیشنی بەڵام هەموویان باس کرد هەمیان باس کرد هەمیان بڵاو کردەوە کاتە کۆنفرانسی پلیستیشنی زەحمەتە لە مانجی
دو 11 جاري هەر زەحمەتە لە مانجی دەوە خلاص مانجی 11 زەحمەتان لەبەرەوەی گاڵڤار بەخۆی بڵاودەتەوە باسی چیت کە دەکەی لە بەشتەکانت باس کردیە 2026 یاریت زۆرە بەڵام ناتوانانی باسی هەموو شتێک بکەیت لەبەرەوەی چاوی CMA دێتە سەر پلیستیشنی کەەوە بڵێ ئۆکەی ئەکسکلوسیڤتان زۆرە ناوانە ڕێگە بە مایکرۆسۆفتی بدە ئاکتیڤیژنی بکردەوە لەو هەفتە هێشتا چکەش ڕوویدا لەسەر شەڕە کۆنسوڵەکان جەماعەتی شەڕە کۆنسوڵی کە پێم ناخۆشە شتانە هەیە یەکێک لە دیڤلۆپەرەکانە کە پێم وایە یەک لەو دیڤلۆپەرەکانی یاری گۆثەم نایتسینە لە Warner Bros Montrealینە WB Montreal لە تویتەری شتەشی بڵاو کردو خەڵک زۆر ڕخنی لێگرتن کەوا لە بەرچی یاری گۆثەم نایتس CFPS لەسەر کۆنسۆڵی نوێ مەسەر PlayStation 5 لەگەڵ Xbox Series X و S وەڵامی ئەو لەگەڵ پەرەپێدەرەکان دەڵێ هۆکارەکە Xbox Series S کەوا دەبی یاریەکە لە بەویش بەردەست بخرێکە چەندە زاین کەەوە Xbox Series S توانە وەتی بەقدر Xbox Series X نییە و Series X زۆر بەقوتر لە Series S و Series S زۆر بە یاریەکانی بە 2K یاخود بە 1080 لە 60 فریم یا لە 30 فریم بەردەست دەبی نەک لەسەر Series X کە بەبێ منەتی دەتوان یاریەکان بە 4K داینامیک بە 60 فریم ئەنجام بدە یاخود 2K بە 60 فریم ئەنجام دەدە دەڵێن هۆکارەکە Series S کەوا دەبی ئەمە لە بۆ کەمترین هێز و پاوەریش یاریەکە دروست بکەین ناکرێت ئەوەندە ڤێژنە دروست بکە جاوە قسەی و کابرێ ڕاستە ڕاست نییە من زۆر قەناعەتم بۆ قسەی نیە لەبەری زۆربەی یاریەکانی دیکە لە بەهۆم پلاتفۆرمەکانیش بەردەست دەبن دوو مۆدیشیان هەیە و هەندێک ستودیۆ هەیە ئیندیشن واتە زۆر گەورەش نینە ئەو شتە دەکەن لانێت تەمبەڵیوان بی لەوانێت کاتیان نەبی من بزەبت نازم هۆکارەکە چێکە CFPS بەس مهم ئەوە زانیاریەکە بیزانە هەر لە تویتەری ئینسۆمنیاک بە فەرمی ڕایگەیاندکەوە یاری سپایدەرمان 2 لە 2023 بڵاو دەکرێتەوە و لەسەر جەدوەلی خۆیان دەڕۆن و پیشان نەدانی یاریەکە تاوە کوێستا مانای ئەوەی نییە کەەوە یاریەکە دوا دەخری یاخود بەرەمینانی خراپە بێگومان پیشان نەدانی دەگەڕێتەوە بۆ سەر کۆنفرانسی PlayStation تا کۆنفرانسی PlayStation ئێمە گەیمپڵی سپایدەرمان 2 یاخود ترۆلێکی فەرمی نوێتر لەو یاریە نابینن لە تویتەری وەڵامیەکە چەندایتەوە دڵخۆشکەرە بەڕاستی قسەیەکی کە پێمان دەڵێ کە لە 2023 پلانمانە سپایدەرمان 2 بڵاو بکەینەوە لە بێنە سەر یارێکی دیکە ئینسۆمنیاک بەڵام ئەوجارە ئینسۆمنیاک قسە لەسەر نەکردێ بەڵکو مایکرۆسۆفت قسەی لەسەر کردە مایکرۆسۆفت بە CMA ڕاگەیاندیەکەوە کەوا یاری Wolvarine لە 2023 لەسەر PlayStation بڵاو دەکرێتەوە من باوەڕ ناکەم مایکرۆسۆفت بزانی کەەوە یاری Wolvarine بڵاو دەکرێتەوە لەبەر یاریەکە پارکە ئاشکراکرا وتی تازە دەستمان بەرەمێنانی کردێ واتە لە مەرحەلەی پری-پرۆدەکشن کە ئێستا ئینسۆمنیا خەریج سپایدەرمان 2 هەرچەندە من قەناعەتم بە توانای ئینسۆمنیاکەیە دوو یاری زەبەلاح و گەورە و سەرکەوتوو لێک ساڵ بڵاو کاتەوە بەڵام باوەڕ ناکەم یاری Wolvarine لە 2023 ڕێن بڵاو بکرێتەوە لەبەرەوەی پێویست ناکە لە 2023 بڵاو بکرێتەوە کاتۆ ئەو یاری لە بۆ خۆت بکەیت 2024 لۆدێکی 2023 کە سپایدەرمان 2 هەیە باوەڕ ناکەم بە قسەی مایکرۆسۆفتی مەسەرەن زۆر ڕازبی تەنیا لەبەر ئەوەی تیا زەخت بکەنە سەر بەریتانیا CMA تاوەکو عقدی مایکرۆسۆفت و ئاکتیڤیژنی ئەنجام بدرێت نەمانی یاری Red Dead Redemption ئێستا حالیان لەسەر PlayStation Plus یاخود لەناو جیهانی PlayStation 4 و 5 بەڕاستی زەنگێکی مەترسیدارە بۆ کەسانی کەوا تاوەکو ئێستا یاریەکەیان نەکردە لەسەر PlayStation لەسەر Xbox بەردەستە بە شێوەی backward compatibility لەسەر PCش بەردەست نییە بەداخەوە Red Dead Redemption 1 لەسەر PC بەردەست نییە تاوەکو ئێستاکە بە شێوەی هاک بەردەستە بە جێبڕێک کۆشتانە بەڵام بە فەرمی بەردەست نییە تەنیا لەسەر Xbox Series بەردەستان بە شێوەی backward compatibility کە زەنگێکی مەترسیدارە لەبەر ئەو یاری لەوانەیە هەر بێگزاری بفەوتی و خەرشی لە بیری بکە مایکرۆ نازانم لەبەرچە Rockstar ئەو یاری لەسەر PlayStation لادا لە ڕێگەی PlayStation Plus Premium بەردەست بوون لە ڕێگەی ستریم-کردنەوە نازانم لەبەر چ لەیاندا هیچ عقدیان خلاص بوو بێگومان بەڵام دەبایە درێژیان کردبەوە لەبەر یاریەوەی هیچ گەیمەرێک ئەگەر Xbox Series نەبی Xbox One نەبی ناتوانێت ئەو یاریە هەر بکە کە جێگەی تێرامانە بەڕاستی وە جێگەی خەمە گەیمپڵەیەکی نوێی یاری Dead Space بڵاو کرایەوە کە چەند 8 خولەکە 9 خولەکە کە زۆر سەرنجڕاکێش دیارە تقریبان دەتوانم بڵێم ترسناک دیارە و لە هەمان کاتیشدا بە یاریە کۆنەکەی خۆی دەچین و لە هەمان کاتیشدا بە یاریی نوێش دەچین یعنی زۆر بە جوانی کردویانە و کارە بەڵام تاکە چێشەیە یاریە نرخەکەیەتی کە $70 بە یاریێکی کۆن کە نوێ ریمەی کرایتەوە بەڕاستی زۆرە مەسەن Last of Us Part 1 هەر یەکجار زۆر بوو لەبەر ریپلی ڤالیوی زۆر کەمە و یاریەم تا گەیمەر زۆر دووبارەی ناکاتەوە بەڵام Dead Space ریپلی ڤالیو زۆرە بەڕاستی زۆر خۆشە جارێکش بیکەوە یعنی جارە بەقوەتر دەیکەوە ئەو شتانە بەس مهم پێم وایە $70 زۆرە بۆ یاری بەڵام بۆ کەسانی کە
Xbox Game Passیان هەیە ئەڵتیمەتیان هەیە پێم وابی 10 ساعتێک بخۆی 10 ساعت نا 2 ساعتێک لەوانەیە بە خۆڕایی بەردەست بێت لەوانەیە فەرمی نییە بەڵام لەوانەیە لەسەر Game Pass. تریلەرێکی نوێ یاری Final Fantasy 16 بڵاو کرایەوە کەەوە سانزاچش دیارم بە یاریی زۆر فانتەسی سانزاچش دەچی تایبەتە بەسە بە PlayStation لە ساڵی داهاتوو بڵاو دەکرێتەوە کە پێم وابوو تریلەری نوێ ئەو یاری لەگەڵ PlayStation شۆکیسێکی دەبی بەڵام بەداخەوە PlayStation شۆکیسمان نییە بۆ ێژە یاریە تەنیا تریلەرەکەیان لە ئۆنلاین بڵاو کردەوە. یاری Splinter Cell کە چەند جاری کە باسم کردی ئێستا حالیان لە ڕیمەیکردنەوەی لە Ubisoft بەڵام بەداخەوە دەرهێنەری ئەو یاریە وازی لە یاریەکەی هیناوە ئێستا Ubisoft حالیان هیچ دەرهێنێکی بۆ یاری دانەیە کە زەنگێکی مەترسیدارە بێگومان لە دەستدانی هەر کەسێک لە ناو دنیا ڤیدیۆ گەیم لە بەتایبەتیش دەرهێنەر لە ناو دنیا ڤیدیۆ گەیم لە بۆ هەر یاریەک. ئەو یاریە ڕۆژ بە ڕۆژ ناشرینتر دەبی لە پێشچاومان خراپتر خۆی نیشاندا لە پێشچاومان دڵخۆشین بە Splinter Cell برێچێکە لە یاری نازدارەکان بەڵام بەو شێوازە کارکردنا نازانم Ubisoft کەماومێن کێشت زۆرە خۆت بگرەوە. Rockstar ئەو کەسانە خەڵات دەکەکەوە UFO لە ناو یاری GTA ئۆنلاین دەدۆزنەوە و سکرینشۆت دەکەن و لە بە ڕۆکستاری دەنێرن ئەگەشتە چوات کرد لە خۆت لە ڕۆکستاری بنێنە خەڵات دەکرێت. زۆر بە کورتی بێ مەسەر GTA 6 هاوڕانی خۆشەویستم کەوا لەو هەفتەی دەنگویەکی گەورە هەبوو کە ئەوڕۆ دەکات جومعە یادی 25 ساڵەی دەرچوونی یاری گران تێوت ئاڕۆیە بەگشتیم دەڵێن ئەوڕۆ ترۆیەرەکی GTA 6 بڵاو دەکرێتەوە ئەوە ساعت 2:50 داکە هیچ بڵاو نەکرێتەوە ئەگە بڵاو کرایەوە ڤیدیۆیش تایبەتی لەسەر دەکات بەڵام ئەگە بڵاویش نەکرایەوە چاوەڕام مەبن. حەقسەکرد لەسەر GTA هەواڵش کەشمان هەیە GTA San Andreas بە Unreal Engine 5 بە شێوەیەکی دیکە دروست کرێتەوە کەسێک لە ئینتەرنێت بڵای کردەوە لە یوتیوب بڵای کردەوە زۆر جوانە نیشان دەدا ئەگەر بێت و Rockstar بەدڵەوە یاریەکەیان ڕیمەیک کردەوە بەو شێوەیە جوان دەدات چون نەک ئەوها بەخراپی کە ماستەریان کردەوە هەرچێکیان کرد زۆر خراپ و بەڕاستی لە دیفندەوێت دێژنەکە. گەیمەرە کەڵسایە یاری The Last of Us Part 1 کات کردیە هەمان تریلەرەکەی زنجیرەی تەلەڤیزیۆنەکەی Last of Us پێ دروست کردیتەوە واتە هەمان ئەو دیمەنانەیە کە لە زنجیرەکەی هەیە لە تریلەر زنجیرەکەی هەیە بەڵام بە یاریەکە بە شۆتی یاریەکەی دروستی کردەوە کە زۆر سادڵاو چێشە. دوایشتیشن ئەسە سۆنی چیە Sonic Frontiers ڕۆژ بە ڕۆژ تقریبا ئێستا یاریەکە خۆشەویستتر بۆ لەلامان لەبەرەوەی شتی زیاتر لێ دەبینین و جوانتر دیارە بەڕاستی زۆر حەز دەکەم یاری تاقیکەم بەڵام بەداخەوە ڕۆژێک پێش God of War بەردەست دەبی کەەوە ئەگەر بێت و بشی کڕی هەر پێڕاناگەی God of War بکێ ئەگەر بێتەوە یاریە بکڕی لێدی پارە زۆر بێ حەز دەکەم ئەو یاریە بکەم بەڵام ئەو یاریە بجارێ نایکەم تاوەکو God of War تەواو دەبی بۆ شتانە اینجا حەز دەکەم Sonic Frontiers تاقیکەمەوە سۆنیکە چەکەرە کردتر خۆشەویستەکانم سکیل تریان ئاشرا کرد کۆمباتیان و ئەپگرید سیستەمی کاراکتەرەکەی تۆ لە چۆریە. خۆشەویستان زۆر سپاس هەندەکەم بۆ بینینی ئەڵقێش داوای لێبردن دەکەم لەبەرەوەی قورگم گیرا بوو کەپم گیرا بوو ژانە سەرنکمە تۆزێک نەساغم لۆی لەوانێت دەنگمەک و خۆی نەبی یاخود معلوماتەکانم تۆزێک بە پەرتی باس کرد بەس مهم باز نەمرم ئەڵقەی سفرێک ژیری دەبی تۆمار بکەین لەوانەیە لە هەفتەچی هیچ ڤیدیۆیەکم نەبی بەڵام بەرنامە سفرێک ژیری هەر دەبی تۆمارکەین و بڵاوکەینەوە لەبەرەوەی چەند جاری کەش وتومە باشترین بەرنامەیە لە دنیا ڤیدیۆ گەیمی کوردی یوتیوبی کوردی پێویستە بیکەین لەبەرەوەی هەمومان پێکەوە ڕۆشنبیر بینەوە بەخۆشم ڕۆشنبیر دەمەوە ئێوەش ئەپدەیت دەبنەوە لەسەر نوێترین زانیاریەکان تاوقەی داهاتوو بەخۆی گەورتان سپێرم کاتەکەم دگمە لایک سبسکرایب لەبیر نەکەن خۆتان لەگەڵ